ئەکبەریوان کوی کورە ئەوی کاکبەریوان تووشی سگێ شێشی بوومە ئەمن مردم ئەی باوکەڕۆ کورە ناوەڵڵا کورە بۆ خواینا ئێوارە ئەو خواردبوو نۆکاوانە ئەی وەڵڵا فەوتان بەتەماینە بەڕێکەوین بەس لیمۆ دەڵێتن بۆ حاڵێت چۆن بچین ئەرێ وەڵڵاهی ئەخە دەچەم تووڕە بن ئاسایی یەگەمەنی کورە کاکە خەجاڵەت بووم زۆر داوای لە بردن لێ دەکەم با بۆ جارەچکە بیتن وعد جارەچکە نییە داوەتی خۆم دەبن داوای لێبوردن لە تاتە پەرژەش دەکەم کاکە گۆ زۆر بەڕێزن وەزعەکەمان وایە دەی ئەی نانە پێویستم بە هیچ نییە عیلاجم وەگرتیە دەی خوافیز ئاوا ئەبێ ماشەڵڵا سعدی کە ڕاستگۆ بووی هەدیکو بەمەعنا دەرێ ڕاستگۆ کاکەوە دروی مەسلحەتە کاکە دووزەتە سەلاماتینە لەو دەمێ سەلازەتێک چووە ئێدەبی بچمۆکردیان قەمتان نەبی تۆڵە تاڵوو دەکەمەوە خۆشترین سەفرە باشترین سەفرەتان پێ دەکەم باش حەیرانی کامەتە بۆ کوێ تۆ دەستمەوەکن هەناری ئەوە نییە حەیرانی بۆ تە حافیز حافیز بێ ئەوە کچم بۆ چییە لە تۆ وەکو چەمە لە قوشتی وابووی تۆ قسە ناکەی تێنەگەیشتی دایکێکیان خەتای خۆتە بۆ هەموو شوێنە بە دوامانەوەی ئەی باشە باش وای لێ هات دەبەخوا لەمە و دوابێت یاما پاڕێنەوە